ئەم کاتتان باش هەواڵەکانی سعات نۆتان پێشکەشک. بڵاوبوونەوەی چەند هەواڵێکی ناڕاست و بێبنەما سەبارەت بە دۆخی تەندروستی ئاسۆ مامەد لە پرسراوی کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەت دەکرێتەوە. لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان دوو پاتی دەکاتەوە. یەکێتی سازش لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ناکات و تاکە کاندیدیش دکتۆر بەرهەم ساڵحە. دانیشتوانی گوندی ئەنگیجاوڵێکی داگیرکردنی زەویزارەکانیان لەلایەن عەرەبی هاوردە پوچەڵ دەکەنەوە. لا سەربەندی پێکەنانی حکوومەتی عێراق مەترسی پەلامارە تیرۆریستەکان زیادی کردو. پۆلیسی کەرکووکیش دەڵێت ئاماژەی ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەگەرێک. خراپی دۆخی کارەباوای لە هاوڵاتیانی کەرکووک کردووە بە ئەندازەی پێویست بەکاریپێنن تا هەمووان سوودی لێوەربگرن. نووسنگەی ڕۆژنامەوانی ئاسۆ مامەز لەبارەی بڵاوبوونەوەی چەند هەواڵێکی ناڕاست و بێبنەما ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە تیایدا هاتووە جارێکی تر قەڵەمفرۆشە بێئەرزشەکان کە دیارن سەر بە چ کەسولانێکی دیاریکراون لە ڕێگەی پێیج و ئەکاونتە ساختەکانیانەوە دەستیان کردووە بە هۆنینەوەی درۆی شاخجار کە گوایە هەواڵ ئاسۆ مامەند کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان باری تەندروستی ناجێگیرە و بۆ مەبەستەش ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە. هەر لێرەوە بە هەموو لایەکی ڕادەگەێنین کاسەر لەبەرەوە هەواڵانە دوورن لە ڕاستیەوە و هەر شتێکی لەو شێوەیەش هەبێت لە کۆمەڵانی خەڵکی ناشارینەوە. هاوکات لە چەند ڕۆژی داهاتووشدا بەڕێزیان دەست دەکەنەوە بە ڕاپەڕاندنی ئەرکەکانی خۆیان. دکتۆر ڕێبوار ئیسماعیل لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند یەکێتی سازش لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ناکات. لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق وتیشی لە ئێستادا تاکە کاندید بۆ پۆستە دکتۆر بەرهەم ساڵحە و یەکێتی سازش لەسەر ئەو پۆستە ناکات. لەم خولەی تازە ئەم پۆستە هەر ئی کووردە و ئیستحقاقی کووردە وەکو پرۆسە سیاسەکە لە حکوومەتی فدرال و لە پرۆسە سیاسی لە عێراقدا بۆیە ئێمە پێداگری لەوەی دەکەن و دیفاع لەوەی دەکەین پۆستەکانی کورد بپارێزرێ وەکو خۆی بمێنێتەوە و لە ناو پۆستەکانی برێن هەرێمی کوردستان و کورد پۆستی سەرۆک کۆمار ئەوە ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی دیاری کردووە و لە ماوەی ڕابردوو لە گفتوگۆیەکانمان لەگەر پارتی دموکراتی کوردستان زۆر بەڕاشکاوانە باسیەوەمان کردیە کە دکتۆر بەرهەم کاندیدی ئێمەوە لە کۆبوونەوەی ئەم جارەی ئەنجومەنی سەرکردایەتی ئەوەمان بە بنبڕ بە یەکجاری کۆتایی پێهێنا کە تاکە کاندیدی ئێمە دکتۆر بەرهەمە لە بۆ سەرۆکی کۆمارن. بەداخەوەی پارتی دموکراتی کوردستان زیاتر بیرکردنەوەی حیزبایەتیە نە کوردایەتی بی بەداخەوە لە ژێر پەردەوە لە پشتی حیزبە کوردستانیەکان نەکرد یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو حیزبە کوردستانیەکان ئەم ڕێکەوتنەی کردیە. ئەم ڕێکەوتنە زیاتر بیرکردنەوەی حیزبایەتیە نە کوردایەتی بی بۆیە ئێمە لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنە تیانینە و ئێمە زیاتر هەوڵ دەین کوردایەتی بکەین لە بەغدایە و بەرژەوەندی هەرێمی کوردستان لە سەروی بەرژەوەندی حیزبایەتی خۆمان دابنین بۆیە ئێمە لەسەر ئەو بەرنامەیە دەڕۆین. یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆک کۆمار بە مافێکی ڕەوای کورد خۆی دەبینێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت پارتی دیموکراتی کوردستان بە چاکلایەنە ڕێککەوتنی ئیمزا کرد کە بۆ هۆی ترازانی یەکڕێزی ناوماڵی کورد. یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها کاندیدی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق هەڤاڵ دکتۆر بەرهەم ئەحمەدە. ئێستحقاقێک یەکێتی بە مافی تەواوی خۆی دەزانێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت پارتی دیموکراتی کوردستان بە تاگلایەنە ڕێکەوتنی ئیمزا کرد کە بۆ هۆی ترازانی یەکڕیزی ناوماڵی کورد. کام لایەن بە تەنیا چووە لەگەڵ هەندێک لایەنی دیکە ڕێکەوتنامەیان کردووە. ئێمە بوونیان پارتی وا بێگومان پارتی ئێمەی بەجێهێشتووە چووە لەگەڵ هەندێک لایەنی دیکە ڕێکەوتنامەیان کردووە. کام لایەن پێشتر ڕایگەیاندووە کە ئەم کەسە کاندیدی ئێمەیە وەکو حزب بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق بێگومان لەمەشدا هەر پارتی دەست پێشخەر بووە.
ئێمە ئەمە دوو ڕۆژ لەمەوبەر بەڕسمی کاندیدی خۆمانمان ڕاگەاندووە کەوابێ لە هەردوو هەنگاوەکانی دەرسخستنە ناو ئەم دوولایەنە یان خستنە ناو یەکریزی گەلی کوردستان هەردوو هەنگاوەکان لەلایەن پارتیوە بووە نەک لەلایەن یەکێتیەوە. ئێمە دانیشتنمان هەبوو لەگەڵ پارتیە کە ئەبواە بەیەکەوە بە کۆدەنگی و بە یەکدەنگی بچینە ناو پرۆسی دانووسانەوە لە عێراقا بەڵام بەداخەوە کە ئەوان تاک لایەنە چون بەشداریان کرد لەگەڵ گروپێکی پارتە سیاسەکانی عێراقا ئەمە وای کرد کە چەند کاریگەریکی خراپی لێ بکەوێتەوە یەکێک لە کاریگەریەکان لێکترازانی ئەو کۆدەنگی و ئەو هاوپەیمانەتی کە کورد بەنیاز بوو بەیەکەوە بچێتە بەغدا وا دووهەمیشان بەڕاستی وای کرد کە کورد بۆ بە تایبەتی پارتی دموکرات ببێ بە بەشێک لە کێشەی ناوماڵی شیعە کە ئەمە مەسلەیەکە لە مێژووی عێراقا یان لە مێژووی کێتی نیشتیمانی کوردستانی کێتی پێی باش نەبووە کە ببێت بە بەشێک لە کێشەکان بەڵکو هەمیشە پێی باش بوو ببێ بە بەشێک لە چارەسەر. پارتی دیموکراتی کوردستان تاگڕەوانە و لە دەرەوەی ویست و ئیرادەی یەکریزی گەلی کورد و هێزە سیاسیەکانی کوردستان هەنگاوی ناو ڕێکەوتنیان لەگەڵ هەندێک لایەنی سیاسی واژۆ کردووە لەو چوارچێوەی ئەو ڕێکەوتنیان کاندیدێکی خۆی بۆ پۆستی سەرۆکۆمار پێشکەش کردووە. بەداخەوە ئەمەی کە پارتی کردی کاریگەری زۆر سلبی ئەبێ لەسەر ئایندەی پەیوەندی شیعە لەگەڵ کووردا و هەروەها پەیوەندی دۆستەکانمان لە دەرەوە لەگەڵ کووردا و من پێم وابێ جۆرێک ناسەقامگیری سیاسی لە عێراقیشا دروستە بێ لە کۆبنەوەی سەرکردایەتی کێتی نیشتیمانی کوردستانە بۆ جارێکی تر شەرعیەتماندایەوە بە نوێنەرەکەی خۆمان کە بەڕێز دکتۆر بەرهەمە بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆمار یەکەم جار بەڕێکەوتنامە بوو سەرروکی هەرێم بۆ پارتی بوو و سەرۆکۆمار بۆ ئێمە بووە و ئەو ڕێکەوتنامەش لەلایەن هەڤاڵ مامجەلال و بەڕێز کاک مەسعودەوە ئیمزاکرا بوو دوای ئەوە وەکو نەریت لێ هاتبوو جگە لەمە ینی هەموو پێکاتەکانی عێراق شاهدی بەوە دەدەن کە ئەو سیاسەتەی کە یەکێتی پەیڕەوی کردووە لە ئەوەی بەو پۆستێک کە ئێمە هەم بە پۆستی سەرۆکۆمار سیاسەتێکی تەندروست بووە پاراستنی ئەوەی هەڤاڵ مامجەل کەمیشدای و چەپکە گوڵەکە بووە و هەمیشە پارێزەری دەستوری عێراقی بووە کە پارێزی دەستوری عێراقی بێ واتە پارێزەری پاراستنی دەستکەوتەکانی گەلی کوردستانیش بووە. پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لە سەرجەم لایەنە کوردیەکان کرد با بە یەکریزی کورد بچینە بەغدا و بە دەنگێکی قورس و دلێرانە داوای مافەڕەوەکانی کورد بکەین بەڵام پارتی لە نیوەی ڕێگا تاگڕەوانە چووە بەغدا و نێوماڵی کوردی پەرتەوازە کرد. ئاوەرعەلی کەناڵی کەرکووک سلێمانی. علی تەمەیمی شارەزای یاسایی دووپاتی دەکاتەوە دکتۆر بەرهەم ساڵح ڕۆڵ و پێگەی زۆر گەورە و جیاوازە و چەندین پرۆژە یاساشی ڕەوانە کردووە دیارترینیان ڕەوانەکردنی دۆسەی گەندەڵی کارگێڕی و دارایی بوو بۆ دادگای نێودەوڵەتی دووپاتیشی کردەوە دکتۆر بەرهەم چەندین خەسڵەتی سەرۆک مامجەلالی هەڵگرت بوو لا نزیک خستنەوەی بۆ چوونە جیاوازەکان و چارەسەرکردنی ناکۆکیەکان و پاراستنی هاوسەنگی لە نێوان لایەنە سیاسیەکاندا. شارەزایەکی یاسایی جەختی کردەوە کە دەستور بە پێی مادەی 72 ڕێگەی داوە دکتۆر بەرهەم ساڵح جارێکی تر خۆی کاندید بکاتەوە و هەروەها خۆشی بۆ ویلایەتی دووەمی سەرۆک کۆمار بپاڵێوێتەوە. عەلی تەمەیمی شارەزای یاسایی ڕایگەیاند دکتۆر بەرهەم ساڵح لە چاو سەرۆکەکانی تردا جێدەستەکانی جیاواز بووە و ئەوەی لە نەتەوەی یەکگرتوەکاندا پێشکەشی دەکرد بۆ سوود و بەرژەوەندەکانی عێراق بوو. لە دیاریترینیشیان ڕەوانەکردنی دۆسەی گەندەڵی کارگێڕی و دارایی بوو بۆ دادگای نێودەوڵەتی واشی لەو دۆسیەی دەڕوانی کە ئەوە تاوانە لە دژی مرۆڤایەتی ئەوەش هەنگاوێکی گەورە بوو کە لە بواری بەرەنگاربوونەوەی سەرپێچی لەسەر دارایی گشتی نرا. ڕاشی گەیاند دکتۆر بەرهەم ساڵح لە سەردەمی سەرۆکایەتیەکەیدا پرۆژە یاسای زۆری گەڵاڵ دەکرد و دیاریترینیشیان یاسای لێبوردنی تایبەت بوو کە پێشکەشی کرد لایەنی مرۆیی زۆری تێدا بوو کە بەهۆیەوە ژمارەیەک لە بێسەروشێنان لە گرتوخانەکانی عێراق ئازاد بوون. ڕوونیشی کردەوە دکتۆر بەرهەم ساڵح چەندین خەسڵەتی ژیان ئاوا سەرۆک مامجەلالی هەڵگرت بوو لە نزیک خستنەوەی بۆ چوونە جیاوازەکان و چارەسەرکردنی ناکۆکیەکان و
پاراستنی هاوسەنگی لە نێوان لایەنە سیاسە جیاوازەکاندا لە کاتی قەیران و کێشەکان. ئەو کاتانەشی کاتۆپە ئاگراویەکە دەگەیشتە لای دکتۆر بەرهەم ساڵح ئەو دەیکوژاندەوە. ئەو ناکۆکیە سیاسیانەشی چارەسەر دەکرد کە لە کاتی یاسای هەڵبژاردنەکان دروست بوون. هەروەها لە کاتی ئەو یاسایانی تریشدا کە بووبوونە جێگەی مشتومڕی فراکسیۆنەکان. ڕاشی گەیان دکتۆر بەرهەم ساڵح پرۆژە یاسای زۆری پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد. باشترین و گرنگترین یاسای لە سەردەمی سەرۆکایەتێکی ئەودا پێشکەشکران بە گوێرەی دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار کە لە مادەکانی دەستوردا باسییان لێوەکراوە. سەرۆک کۆمار دەسەڵاتی هەیە یاسا پێشکەشی ئەنجومەنی نوێنەران بکات. تەمەمی ئاماژەی بەوەشدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح چەندین ناکۆکی و کێشمەکێشی سیاسی چارەسەر کردووە و یەکێکە لەو تێکۆشەرە گەورانەی کە لە ناو خۆ و دەرەوەدا بەباشی پەنجەی بۆ ڕادەکێشرێت و لەسەر ئاستی جیهان و ئەنجومەنی ئاساییش قورسایی خۆی هەیە و شایستەی ئەوەیە بۆ دووەم جار بەرپرسیارەتی سەرۆکایەتی کۆمار لە ئەستۆ بگرێتەوە. لە سنووری گوندی ئەنگیژەی قەزای داقوق چەند عەرەبێکی هاوردە پشتبەست و بە بڕیارێکی دادگای کەرکووک دانوێت 45 دۆنم زەوی کوردنشی نێوناوچەی داگیر بکەن، بەڵام لەلایەن دانیشتوانەکەی ڕێگریان لێ دەکەن. بەڕێبەری کشتتوکاڵی کەرکووکیش بەدەسەڵاتی خۆی لە بەرامبەر بڕیارەکانی دادگای کەرکووک ڕادەگەیەنێت و دەڵێت ئەو بڕیارە لای ئەوان نییە. جارێکی دیکە عەرەبی هەوردا دەستنا سەر کوردانی یەنگیزەی سنووری تاڵەبانی لە سنووری داقوق لە پارێزگای کەرکووک و بە پشتبەستن بە بڕیارێکی نایاسایی دادگای کەرکووک لە ئاوڵدان بۆ داگیرکردنی 45 دۆنم زەوی جوتیارانی کوردی ئەو سنوورە. پارێزەری جوتیارانی کوردی سنووری تاڵەبانی هەوڵەکانی عەرەبی هاوردە و بڕیاری دادگا سەبارەت بە پێدانی ئەو زەویانی ناوچەکە بە پێچەوانەی یاسا دەزانێت. دووبارە عەرەبە هاوردانە لە ڕێگەی مدیرە زراعەوە لە ڕێگەی دادگاوە توانیان بگەڕێنەوە داواکاری لەسەر ئەرزانە بکەن. محکمەی بەداعش دووبارە توانسی قەراریان بیا پێ لە محکمەی استێناف و تەمیزیش هاتەوە لە ساڵح خۆیان و دوێنێت کە محکمە دەرچوو کەشف بۆ ئەرزانە کە تەنفیزی ئەو قەرارانە بکە، بەڵام ئەم مخالفەی قانونیە کە باسی یەکەین لە سەرەتاوە لە ئەساسەوە خۆی مدیرە زراعەیە کە مدیرە زراعات جواب محکمە ئەداتەوە ئەڵێم عەقدانە تا ئێستا ساوی مەفعولە، بەڵام ناگەڕێتەوە بۆ دایرەی قانونی وزارە ئەڵێت کاکە ئەم عەقدانەی کە مدەی قانونی تیا بێ ئەبێ عەقدەکانیان دووبارە تازەوەکەنەوە ئەگەر مدەگەشی تەواو بوو معنە ئلغایە حتا تەجمیدیش نییە. ئەوێ پەرلەمانتارێکی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەێنێت ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە گرێبەستی ئەو زەویانەی کە دەکەوێتە سنووری مادەی 140ەوە نوێ نەکرێتەوە و بگەڕێنرێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان. ئەنجومەنی وەزیران بڕارێکی دەرکرد بۆ دادگا و بۆ وەزارەتی کشتتوکاڵ و هەموو لایەنە پەیوەنددارەکان کە هیچ گرێبەستی ئەو زەویانە ئڵغا بکرێتەوە بە هیچ شێوەیە گرێبەستیان بۆ تازە نەکرێتەوە. ئەم زەویجارە مەشمولن بە مادەی 140 ئەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانی خۆیان، بەڵام بەداخەوە ئێستا لێرە و لەوێ دەبینین دادگا تەحەیوزەکە لەو بڕیارانە هەر ڕۆژانە بۆیان تازە دەکرێتەوە ڕێگەی دادگاوە دەچن سەردانی بۆ ناوچەکانی داقۆق و دبس و لەیلان و قەرەحەسەن، بەڵام بەداخەوە لێرە و لەوێ دووبارە ئەوەی ئێمە ئەزانین ئەم حکومەتان یەک لە دوای یەک وا بیرەکەنەوەکەوە ئەو کارە شۆڤێنیانەی کە لە ڕابردوودا نەتەوەکەمان بەکاریان ئەنجام داوە ئێسش دووبارە بەو هەنگاوانەوە دەچن. ئێمە ئەو هەنگاوانە ئەوەستێن وەکیکێتی نیشتیمانی کوردستان بە دوادەچوونی تەواو لەسەر مافی جوتیارانی خۆمان دەکەین. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک ڕایگەیاند دادگا بڕیاری لەسەر گەڕانەوەی و زەویانەداوە و ئەوان تەنها لایەنی جێبەجێکارن. وتیشی چەند ناوچەیەک هەن کێشیان لەسەرە و لەلایەن فەرمانگەی یاسایی وەزارەتی کشتتوکاڵەوە خراونەتە بەردەم دادگای تایبەتمەندەوە بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی ئەو زەویانە. کێشەی زەوی وزار لە زۆربەی ناوچەکانی مادەی 140دا هەن، تەنها لە داقوقدا نییە. پێویستە فەرمانگەی زەویە کشتتوکاڵەکان و وەزارەتی کشتتوکاڵ بابەتەکە چارەسەر بکات. ئێمەش چاوەڕوانی ڕای یاسایی سەری خۆمان و فەرمانگە تایبەتمەندەکانین. ئەو سنوورەش دەکەوێتە چوارچەوەی مادەی 140 دەستور و بەپێی فەرمانی پەرلەمانی ژمارە 144 هەموو جۆرە مامەڵەکردنێک بە بەشێکی زۆری ئەو زەویانەوە ڕاگیراوە. هەردوو لاشمافی خۆیانە پەنا ببەنە بەر دادگا بۆ یەکلاکردنەوەی کێشەکانیان. ئێمەش پابندین بە بڕیاری وەزارەتی کشتتوکاڵ و فەرمانگە پەیوەندیدارەکان. عەرەبی هاوردە چاوی لە نزیکەی 12,000 دۆنم زەوی کووردە لە سنووری ناوچەی تاڵەبانی و بە بەردەوامی لە ڕێگەی هاوازەکانیەوە لە دادگا و کشتتوکاڵ و ئیدارەی کەرکووکەوە هەوڵی داگیرکردنی دەدەن، بەڵام
کوردانی ڕەسەنی ئەو سنوورە بە پشتیوانی سەرکردایەتی یەکێتی و پەرلەمانتارەکانیان تا ئێستا شکستیان بەو هەوڵە داگیرکاریانە هێناوە. ئەمە جگە لەوەی بوونی هەمان کێشە لە ناوچەکانی دیکەی سنووری مادەی 140 لە گوندەکانی سەرگەڕان و لەیلان و چەند ناوچەیەکی دیکە. سامان سەردار، کەناڵی کەرکووک. لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق و گرژی نێوان لایەنەکان مەترسی هەیە داعش پەلامارەکانیان زیاد بکەن. بەڕای شارەزایەکی ئەمنیش پێشبینی دەکرێت مەترسیەکانی لەسەر وڵات زیاتر بێت و پەلاماری گەورە ئەنجام بدەن، بە تایبەت دوای ڕووداوەکانی حەسەکە. پۆلیسی کەرکووک ئامادە باشی خۆی ڕادەگەیەنێت بۆ ڕوبڕبوونەوەی هەر پێشهات و ئەگەرێک. لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و زیادبوونی جموجۆڵەکانی تیرۆریستانی داعش، ئەگەرەکانی بەردەم بەهێزبوونەوەی ئەو تاقمە بەکراوەیی دەهێڵێتەوە، بە تایبەت دوای ئەو ڕووداوەی حەسەکە کە ئەگەری هاتنی ژمارەیەکی زۆری چەکدار بۆ عێراق هەیە. شارەزایەکی ئەمنیش دەڵێت ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەت هێندەی دیکە مەترسیەکان لەسەر وڵات زیاتر دەکات. تنظيم داعش يستثمر عمق الخلافات السياسية والاعتبار قوة سياسية متخصصة. تاقمی تیرۆریستی داعش ئەو کێشە و گرفتانی لە نێوان حزبەکانی دەسەڵاتدایە لە بەغدا قۆستوتەوە. سیناریۆی داهاتوو بە بۆچوونی من زۆر زەحمەت دەبێت، چونکە داعش لە ناوچە ساختەکانی سڵاحەدین و کەرکووک و دیالە و مووسڵ بوونیان هەیە. دەبێت حکوومەتی داهاتووی عێراق هەوڵەکانی چە بکاتەوە بۆ لە ناوبردنیان. هەمووان دەزانی عێراق بۆتە ناوچەی سەرەکی هەواڵگیری وڵاتان، ئەوەش بۆتە هۆی ئەوەی ئەو وڵاتانە داعش لە بەرژەوەندی خۆیان بەکاربهێنن. کەرکووک یەکێکە لەو ناوچە گەرمانەی تا ئێستاش داعش جموجۆڵی تێدا هەیە. پێش مانگێک پۆلیسی پارێزگاکە پیلانێکی تیرۆریستانی بۆ سەر گرتوخانەی گرتن و گواستنەوە پوچەڵ کردەوە. وتەبێژی پۆلیسی کەرکووکیش ڕای دەگەێنێت ئەوان هەمیشە ئامادەن و ئەوەی لە حەسەکەش ڕوویداوە لێرە دووبارە نابێتەوە. دڵنیایی دەدەین بە هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک هیچ زۆرێک لەو شتانە ڕوونادات و هێزەکانمان دایم لە ئامادە باشیان کاتێ ئێمە حیمایەتی دایرەکانی خۆمان و بنکەکانی خۆمانەکەین توانای ئەوشمان هەیە حیمایەتی ئەوانش بکەین و بە هیچ زۆرێکش دڵنیایە دین هیچ دایرێکمان و هیچ شوێنێکمان مقابل ئەوە نییە بتوانێت تیرۆریست بتوانێت بچێتە ژوورەوە یاخود خەیاڵێکە لای ئەو بگێتە دام و دەستگاکانی پۆلیسی کەرکووک. ئێمە پێش مانگێ تقریبان پێشیستا بە شاندی برێن بەڕێوەبەرایەتی استخباراتی ئەمنی عسکەری کەرکووک پلانێکی کەشف کردبوو لەگەڵ مدیرەتی ئەمنی وەتەنیە کەوا دووسێ کەسێک نیازی ئەویان هەبوو تەختیتی ئەویان هەبوو بتوانن بێنە نێزک تەسفیراتەوە یاخود کارێکی نەخوازراوە ئەنجام بدەن بۆەوەی بتوانن بچنە ناو تەسفیرات، بەڵام ئەوە ناتوانن بەس مجرد ئەعلامێکە و بشەونیەکە لە ناو شار دروستی بکەن. ئەو پلانەیان کەشف کرد و جێبەجێ دەستگیر کران. ناکۆکی نێوان لایەنەکان لەسەر پێکهێنانی حکوومەت تا دێت سیناریۆی سەرهەڵدانەوەی داعش لە هەندێ ناوچەی دوورەدەست زیاتر دەکات. شارەزایانی ئەمنیش بە پێویستی دەزانن توانە هەواڵگریەکان فراوانتر بکەن بۆ ئاشکراکردنی پێشوەختەی پیلان و جموجۆڵەکانی داعش بەر لە ئەنجامدانی پەلاماری فراوان. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. خراپی دۆخی کارەبا لە شاری کەرکووک چەندین جار گرتبوونەوە ناڕەزای هاوڵاتیانی لێ دروست بە و لە ئێستاشدا هاوڵاتیان دەیانەوێت بە ئەندازەی پێویست کارەبا بەکاربهێنن تاوەکو لەو ڕێیەوە بتوانن بڕی کارەبای زیاتر بۆ هاوڵاتیانی دیکە بگەڕێنەوە و کاریگەریەکانی بێکارەبایی کەمتر بکەنەوە. کاتێک بەنێو کوچە و کۆڵانەکانی شار گوزەر دەکەیت باس و خواستی خەڵک کارەبایە. بۆ دەربازبوون لە بارودۆخەکە ئێستا هاوڵاتیان دەیانەوێت خودی خۆیان کاریگەریەکانی کەمی کارەبا کەم بکەنەوە لە ڕێگەی بەکارهێنانی بەپێی پێویست. تیمەکانی چاکردنەوە سەرقاڵی چارەسەرکردنی کێشەی کارەبان لەو گەڕەکانەی ڕۆژانە دانیشتوانەکەی ئاگاداریان دەکەنەوە. وڵا داوامانە کارەباکەمان بۆ چاکن و 15 ڕۆژە بەخوا ئاو دەستنوێژ بە ئاو سادەگیر هیچ ماڵێک ئەوە گەڕێکێکە ڕووناکی دوێنە هاتن چاکیانگای سەتێک چۆت دا قاتە 400ەکە نییە ئەڵە 200 تەحملی 20 ماڵ ناکە. لە وەرزی زستاندا
پارێزگاکە پێویستی بە 1300 مێگاواتە، بەڵام ئێستا تەنها 400 بۆ 500 مێگاوات دەدرێت بە کەرکووک. خەڵکی بەگشتی بەلایەنەوە گرنگە زیادەڕۆیی لە بەکارهێنانی کارەبای نیشتیمانی نەکرێت تا ئەو کاتەی مژدەی چاکبوونەوەی دۆخەکەیان پێدەگات لەلایەن حکوومەتەوە. مەسا ماڵان هەیە سێرەکەی چوار سبلتی هەیە، ئەبێ لە مۆزای گیزەرش عیشەکە ماڵش هەیە، دوو گیزەری هەیە، دوو قاتە دانراون هەمووی لەسەر یەک کێبڵە. خەڵکیش ئیسرافیش زۆرەکە، باش نەبێ مۆلدەش سعری بەرزە بێتەوە، یعنی سێکەی مۆلدە لە 5000ەوە بۆ 7000 لە 7000 ئەو نەسێکە یعنی ئاوها بڕوا مۆلدا گەیتە بۆ 25000 لەوانەیە. لە سەنتەری شارەکە 4 کەرتی چاکردنەوەی کارەبا هەیە، 3 دیکەش لە قەزا و ناحیەکان. ڕۆژانە سەردانی گەڕەکە جیاجیەکان دەکەن. هاوکات بوونی زیاتر لە 13400 مەحاویلەش هێشتا نەتواندراوە لە ڕێگەیەوە خواستی خەڵک بۆ کارەبا پڕ بکرێتەوە و نەتەوەکان ئیدارەی پارێزگاکە بە کەمتەرخەم ناو دەبن. کارەبای نیشتیمانی باش نییە، 6 ساعت ئەبڕێت و تەنها سەعاتێک یان سەعات و نیوە کارەبامە پێدەدرێت. بێگومان پارێزگا کەمتەرخەمە، چونکە ئەرکی ئەوە بەرگری لە مافەکان بکات و خزمەتگوزارەکان دابین بکات. لەگەڵ ئەوەشدا زۆربەی هاوڵاتیان بە وشیاری و مامەڵە لەگە کارەبایە ناکەن. ماڵی وا هەیە لە یەک کاتدا 20 گڵۆپی داگرساندووە. مامۆستایانی ئاینی لە بەڵندگۆی مزگەوتەکانەوە و لە وتارەکانیان ڕێنمایی خەڵک دەکەن بەپێی پێویست کارەبا بەکار بهێنن، چونکە بە پێچەوانەوە هەمووان زەرەرمەند دەبن. ئیسراف نەکەین، خوای گەورە ئیسراف و تەبذیری پێ ناخۆشە و پێی باش نییە، بەڵکو ئێمە ئەبێ دەستی پێوە بگرین و مەڵێ کارەباکان معاناتە، یعنی هەمووی سیانەی گەرەکە کەم تەرخەمە داری کارەباش زۆر گلەیمان لە داری کارەبا هەیە، بەڵام وەکو پێویست کارەباکە نادا جانمان بە مۆلیدەکانە بە حەقت. لەگەڵ ئەوەشدا ئێمەش خۆمانەبێ هاوکاروین، ئەبێ تەعاون بکەین لەگەڵ ئەم زورفەشتی ئەپەڕێ ئینشاڵڵا ئەم هەفتەیە ماوە سەرماسۆڵەیە نامێنێ. پێشتر لە هەرێمی کوردستانەوە 240 مێگاوات ڕەوانەی کەرکووک دەکرا و بە تەواوی بۆ پارێزگاکە بەکاردەهێنرا، بەڵام ئێستا بەشێک لەو ژمارەیە ڕەوانەی مووسڵ و تکریت دەکرێت و لەو بڕا تەنها 80 بۆ 100 مێگاوات پشکی کەرکووکە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. تەندروستی کەرکووک ڕایگەیاند ژمارەی ئەوانەی پشکنینی کۆڕۆنا ئەنجام دەدەن لە زیادبووندا و بەشێکیشیان هەڵگری ئۆمیکرۆن، بۆ پێویستە لەسەر ئەوانی هەردوو ژەمی ڤاکسینیان وەرگرتووە ژەمی سێم وەرگرن، چونکە کاریگەری زۆری دەبێت لەسەر چاکبوونەوەی توشبوانی ئۆمیکرۆن. بەپێی راپۆرتە پزیشکەکان و چاودێری تەندروستی کەرکووک لە سەداسی ئەو کەسانەی پشکنینی کۆڕۆنا دەکەن دووچاری ئەو پەتایە بوونە و لە ئێستاشدا بەشێک لە توشبووان هەڵگری ئۆمیکرۆنن. چاوەڕوانش دەکرێت ئۆمیکرۆن بە تەواوەتی جێگەی کۆڕۆنا بگرێتەوە. ڕێژەیەکی زۆر ڕۆژانە خەڵکی تووشە بێت لە 130 ئەو تێستانێکەوە ئەکرێت کۆڕۆنا دەرەچێت، بەس ئێمە ناتوانین بڵێن ئۆمیکرۆنە یا جۆرێکی کەیە. ئەوە لە بەغدا هینەکرێت جیاکرێتەوە، بەڵام پێشبینی ئەکرێت لە نهایەتی تا نهایەتی ئەم مانگە هەموو ئەوانەیەکەوە تووشە بن ئەبنە جۆری ئۆمیکرۆن، چکم جۆری ئۆمیکرۆن خێراتر بڵاو بێتەوە لە ئایندەیەکی زۆر زۆر نزیکە زاڵە بێتە سەر هەموو جۆرەکانی کە و ئەبێتە جۆری سەرەکی پەتاکە هەم لە عێراق و هەم لە جیهانە. دکتۆر سەباح نامێق بەڕێوەبەری بەشی تەندروستی گشتی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاماژەی بە گرنگی ژەمی سێمی ڤاکسینی کۆڕۆنا کردو بە پێویستی زانی ئەوانەی دووەم ژەمیان وەرگرتووە سێم وەرگرن، چونکە کاریگەری زۆری دەبێت لەسەر چاکبوونەوەی توشبوانی ئەو پەتایە. بەپێی ئەو زانیاریانەیە کەوا ئێستاکە گەشتۆدە دەسمان کە جەمی سێم ئەوانەی کە جەمی سێم وەرەگرن زۆر زۆر کاریگەرە بێت دژی ئۆمیکرۆن دژی ئەم جۆرە تازەیە. ئێمە داواکەین لە خەڵکی و لە هاوڵاتیان ئەوانەیە کەوا مستحقی جەمی سێمن کە دوای 6 مانگە لە جەمی دووەم سەردانی بنکە تەندروستەکان بکەن و بۆ وەرگرتنی ڤاکسینەکە حتا خۆیان بپارێزن و خێزانیان بپارێزن لەم پەتایە. سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی لەسەر ئاستی جیهان جەخت لەسەر گرنگی وەرگرتنی ڤاکسینی کۆڕۆنا دەکەنەوە، چونکە تەنها ڕێگە چارەیە بۆ خۆپارێزی و
دوورکەوتنەوە لە مەترسیەکانی ئەو پەتاجیهانیە. حەسیب حارس، کەناڵی کەرکووک. وا بە مەبەستی پاراستنی سەلامەتی خوێندکاران و دوورخستنەوەی مەترسی پەتای کۆڕۆنا لەسەریان لە وەرزی تاقیکردنەوەکان. فەرمانگەی تەندروستی کەرکووک بە هەمانگەی پەروەرزەی کەرکووک ئامادەکاریان کردووە لە پێناو چاودێریکردنی تەندروستی خوێندکاران. ئێمە متعاونین ئینشاءالله لەگەڵ مدیریەت تەربیە مەڕاکزەکەمان شەر بەردەوام دەرەچن لەسەر مەکتەبەکان حتى سێر تەباعد بکەن تەباعد کەمامە تعقیم ئەگەر شتێکش بوو ئیسابەتش بوو لە بین تەڵەبەکان ئێمە مەڕاکزمان دەرەچێ مەسەحێ لێیان وەرگرن دوایەوە 5 ڕۆژ عەز دەبن لە ماڵەوە. گرتبوونەوەی ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور بەهۆی دانەمەزراندنیانەوە بەردەوام و ئەمڕۆ جارێکی دیکە گرتبوونەوە وەکو خۆشیان ئاماژێ بۆ دەکەن. هاوشەوی پارێزگاکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق دەیانەوێت کار بەو فەرمانەوەزاریە بکرێت کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆیان دەرچووە، بەڵام وەزارەتی نەوتی عێراق ڕەزامەندی لەسەر نادات. ئێمە ئەو 3 ساڵە لەسەر جادەین یعنی کەسێ نییە بێ بەهانامانەوە. ئێمە بە ئەمری محافظ چوینە تەدریبەوە على ئەساس وعدی دابوو پێمان کە دوای تەدریبەکە شتێکمان بۆ بکە کە سابتمان کە ئەوە 3 ساڵە ئێمە یعنی خۆشی محافظ دەستی لێمان هەڵگردووە و هیچ کارێکمان بۆ ناکەن. ئەمڕۆ ژاوها ئیشمان لەسەر جادە یعنی لە ئیش و کار وەستاوین کەس نییە بێ یەکلاییمان کاتەوە. محافظاتر هەمووی 800 یعنی ئێمە عادە دەوانین زۆر بلین تەقەبولی ناکاتن لە وزارات عێراقا. محافظاتر بەسرە جنوبە هەمووی نوابیان محافظیان ئیشیان بۆ کرا و هەمووی تەدبیت کران هەنن وەک ئێمە داخل تەدریب بوون حەق خۆیان وەرگر. کارەکەی کاکەجاندا هەستێکی بە هەستی بە تەفریقەکەی یعنی تۆ کاتجان شتە حاڵی جنوبت لە بەسڕەوانە عینە خۆپشاندان و هین کرا بۆ ئەوان کتابی استثنای نشکردی حاڵیان کتابی استثنای سەرۆکوەزیرانمانەیە. کتابی استثناکەی ئەوان لە مانگی 9 موافقەت درا ئەمر وزاریەکەیان هاتەوە ئەوە ئێمە وتیان کاگەڕاتە ناو مانگی 12 لە دوای ئوجوری 6000 مهندسات وتیان لە دوای کتابەکەی وڕۆ سێمەکە هە درێژەمان پێدا ئیمڕۆ بەیانیان پێمەکە ساشە قسێکی یەکلایەن پێمان نەدا. بامەبەستی خستنەڕۆی داواکاریەکانیان سەبارەت بە خەرجکردنی دەرماڵەی مەترسی ژمارەیەک لە ئەندازیارانی تەندروستی گردبوونەوەیەکیان لە نێو سەرۆکاتی تەندروستی کەرکووک ڕێکخست. ئەندازیارانی تەندروستی باسییان لە ئەرکوکارەکانیان کرد کە هاوشێوەی پزیشک و کارمەندانی تەندروستی دووچاری مەترسی دەبنەوە بۆیە بە مافی خۆیان دەزانن دەرماڵەی مەترسیان بۆ خەرج بکرێت. ئەندازیارانی پزیشکی بە سەرجەم بەشە جیاجەکانەوە لە نێو بینای سەرۆکاتی تەندروستی کەرکووک گرتبوونەوە و داوای خەرجکردنی دەرماڵەی مەترسیان کرد. لەم گرتبوونەوەیەدا دووبارە داواکاریمان ئەخەینە بەردەم سەرۆکوەزیران و وەزیری تەندروستی سەرجەم ئەو لێپرسراوانەی کە هەڵگری بڕوانامەی ئەندازیارین لەم داواکاریەدا پاڵپشتمان بن و بڕیاری خەرجکردنی دەرماڵی مەترسیمان هاوشێوەی پزیشکان و کارمەندانی تەندروستی و کارمەندانی کارژێڕی بۆ خەرج بکرێت. وەکو ئەندازەرانی تەندروستی وەزارەتی تەندروستی عێراق ئەمڕۆ گرتبوونەوەمان کردو لە ئاستی عێراق هەمووی لەبەر ئەوەی لەبەر داواکاریمانە داواکارێکمان شەوێت دەرماڵی مەترسیمان بۆ سرف کرێ هاوشێوەی ئەو کەوالدرانی کە لەگەڵ ئێمە داوامەکەن کە توبیە و سەحیە و ئیداریەن ئێمە وەکو ئەندازەرانی فەرمانگەی تەندروستی کەرکووک ژمارەمان دەور 200 ئەندازیارە لەبەر ئەوە داوای دەرماڵی مەترسی خۆمان دەکەین لەبەر ئەوەی ئێمە بە هیچ شێوەیەک درێغیمان نەکردو لە ئیشکردن بە دەوامی 100% داوامان کردووە شەو ڕۆژمان کردێتە بانیەک لەبەرەوەی بە هەموو شێوێ ئامێرەکان چاکەین ئامێری طبی ئامێراتی خەدەمی لە مۆلدات و لە ئەجیزەکانی تر وە دروستکردنی مستەشفاکان بۆ کۆڤید 19 دروستکراوە بە هەمەتی ئەندازیاران کراوە. ئەندازیارانی پزیشکی ئاماژە بە جۆری ئەرک و کارەکانیان دەکەن و دەڵێن شان بەشانی پزیشکان و کارمەندانی تەندروستی کار دەکەین و دووچاری هەمان مەترسی دەبینەوە بۆیە مافی خۆمانە دەرماڵی مەترسیمان بۆ خەرج بکرێت. داواکەین لە مخصصات وەک کادرەکان تر بیدەنە بە ئێمە لەبەرەوە ئێمە نازانم بۆ لە خوتورەت و خەتەریات وەک ئەوانین کە هات بۆ مخصصات بریان لێمان داواکەین ئێمەش وەک ئەوانەی تر کادرەکان تر ئەم مخصصاتە سەرف بکرێ بۆمان. ئینشاڵڵا ئەو خوتوڕەی کە بۆ جەماعەتی ئیداریەکان و تەمریضەکان سەرفیان کرد بە پێ ئەو کتابە بێ ئێمە شوملەکە
فئیستا لە سەرفکردنەکە ئێمەیان تی دەرکردووە ئەڵن مۆنسەکان شمول ناکە ئێمە بی کتابەکە بێ یا بێ فەنی بین یا بێ کەوا درسانی دەبین ئێمە ئیدارینین فبهمو كتابك عن كبيش وترهاتو بما ما فني حسابين. احنا مهندسين إدارة صحة كركوك نطالب بصرف مخصصات. ئێمەی ئەندازیارانی پزیشکی داوای مافی خۆمان ئەکەین بە خرجکردنی دەرماڵی مەترسی چونکە بە هەمان شێوەی پزیشک و کارمەندانی تەندروستی دووچاری مەترسیەکان دەبینەوە بە تایبەتی لە ئێستایە کە کۆرۆنا مەترسی بۆ سەر هەمووان دروست کردووە و بەردەوام ژیانی خۆمان کردوتە مەترسیەوە. زیاتر لە 200 ئەندازیار سەر بە فەرمانگەی تەندروستی کەرکووک گرتبوونەوە بە هەمان شێوە لە سەرتاسەری پارێزگەکانی دیکە گرتبوونەوە ئەنجام دەدرێت بۆ داواکاری خەرجکردنی دەرماڵی مەترسی. حەسیب حارس، کەناڵی کەرکووک. سەردەری دووەمی هەواڵەکان دەخەمەڕ. بامەزەبوونی لێبستراوانی حزبی حکومی پەردە لەسەر وێنەیەکی سەرۆک مام جەلال لە ناوچەی داودەی گەرمیان لا دەدرێت. کەسوکاری بێسەر و شوێنانی زەریایی جە لە گرتبوونەوەیەکدا داواش کراکردنی چارەنووسی ون بۆکانیان دەکەن. چوارچێوەی هەمانگیشیەکان تەکید لا گرنگی بەشداریکردنی سەرجەم لایەنەکان لە حکوومەتی داهاتووی عێراق دەکاتەوە. ئەمڕۆ لە مەراسیمێکدا پەردە لەسەر وێنەی سەرۆک مام جەلال لە ناوچەی داودەی گەرمیان لادرا بە ئامادەبوونی مەلا کەریم شکوور ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە لێپرسراوانی حکومی و حزبی سنوورەکە و لە مەراسیمەکەدا پەردە لەسەر وێنەی سەرۆک مام جەلال لەم ناوچەیە لادرا. دەستخۆشی لە کاکە سوبحی و سنووری ناوچەی داوداکەین چۆن بەردەوام سەنگەری لەشکان نەهاتووی ناوچەکە بوونە لە پێش ئەنفال و دوای ئەنفال و ڕاپەڕی نیشا ئاوها ئێستاش دەست پێشخەر بوونە لەوەی کە وێنەیەکی پڕشکۆی سەرۆک مام جەلالیان لە چوارڕیانی داودە داناوە. بەڕاستی ئەوە بیرمانە خاتەوە کە مام جەلال پیاوێکی دەگمەن و گەورەی میلەتەکەمان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. بەڕاستی مام جەلال ئەوە نەبێ ئێمە لە خۆمان و لە سکرتێری یەکێتی نیشتمانی کوردستان بووە کەسایەتیەکە لە بابەتی لینین لە بابەتی ماو لە بابەتی ئەو پیاوە گەورانە کە سەرمەشق و سەرڕچکەی خەبات و تێکۆشان و فەلسەفەیەکیان داڕشتووە ئەتوانین مام جەلال و ڕێبازەکەیشی کە بە جەلالینیزم بە ناوبانگە پێشەنگ و قوتابخانە و خوێندنگایەکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوینە نەک بەس هەر بۆ گەری کورد پرشنگ و ڕۆشنایی فکر و فەلسەفەی مام جەلال سەرجەم گۆشەنیگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕۆشن کردوێتەوە. سەرەڕای ئەوەی زۆرترین ڕێژەی قوربانیانی ئەنفال لە هەرێمی کوردستان دەکەوێتە ناوچەی کفریەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ مۆنۆمنتێک بۆ قوربانیانی ئەنفال لەو قەزایەبوونی نییە و کە سوکاری ئەنفالکراوانیش نیگەرانن لا نەبوونی سونبولێک بۆ قوربانیەکانیان. بە پێی ئامارێک زۆرترین ڕێژەی ئەنفالکراوان لە گەرمیاندا دەکەونە سنووری قەزای کفریەوە بەڵام لە پاش چەندین بەڵێن بۆ دروستکردنی مۆنۆمنتێک تاوەکو ئێستا هیچ مۆنۆمنتێکی تایبەت بە قوربانیانی ئەنفال لە کفریدا بوونی نییە. ئەمەش کە سوکاری ئەنفالکراوانی شارەکەی نیگەران کردووە و داوای دروستکردنی مۆنۆمنتێکی شیا و شایستە دەکەن وەک سمبولێک بۆ قوربانیەکانیان. ئێمە قوربانیە زیاتر پشکی شێری ئەنفال لە شاری کفریە قورسایی ئەنفال لە گەرمیانە و زیاتر ئەو پشکەبەری شاری کفری کەوە تا ئێستا مۆنومنتێکی تیانە بۆ ئەوەی کە شوێنێکی شێوا بێ بۆ ئەوەی کە ئەو کەسانی لە دەرەوەتیان یا بڵێن لە خوارەوەتیان لە دابنشن لە کۆڕکۆبنەوەکانەوە بەداخەوە دەیان جار ئاراستەی حکوومەتی هەرێمان کردووە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پەرلەمان بۆ ئەوەی ئێمە شاری کفری وەکو شارەکانی تر مۆنومنتێکمان بێ 14 ساڵ بەلە ئێستا ئەو مۆنیمێتە بنیاتی دانریا بەڵام بەداخەوە ئیساکە لە لایەنی کۆمپانیایەکشەوە هەخریاوەتە چەمەکەوە ئەوە ئێمە دڵنیگەران کردووە لەبەر ئەوەی ئەبواە چنارخانی یەکێک بووە خۆی بەخاوەنی ئەوە بکرا چکە ئەوە شوێن دەستی ئەو بوو بەڵام بەداخەوە ئەوەیە نەکرد. ئێمە ئەمە داواکاریمانە مۆنیمێتێکمان بۆ بکرێ قاعەی تیابێ بۆ شوێنی یادەوەریەکانمان بۆ ئەوی کەلوپەل و ئەوانەی بەجێماون لە دوای ئەنفال و ئەوانە ئەلەوا خۆی ببینێتەوە. نوێنەری ڕێکخراوی کۆمەڵەی داکۆکی لە پرسی ئەنفالیش وێ ڕای نیگەرانی ڕێکخراوەکەیان ڕاشی دەگەێنێت
ئەوان چەندین بەدەداچوونیان کردووە و داوایان ئاراستەی حکوومەت کردووە، بەڵام تاوەکو ئێستا بێنجامە. بەردی بناغەیەکی سەرپێی دانرا، هیچ نووسراوێکی نەبوو. ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵی داکۆکی لە پرسیان فال بە دوواداچوونمان بۆ کرد، هیچ نووسراوێکی نەبوو سەرپێی ئەو بەردی بناغەیە دانرا و دواتریش ئیشی لەسەر نەکرا و ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرا. ئیدارەی شارەکەش ڕای دەگەێنێت لە ڕێگەی چەند ڕێکخراوێکەوە لە هەڵدان بۆ بە دیکۆمنتکردنی کەیسی ئەنفال و چەند پرۆژێکی هوەری بە ڕێگەی یاسایی. هەر لەسەر ئەوەکەین هەم پۆرترێتی دیکۆمنتی زۆر وازەحوە زۆر شایستە بە ئەو کەیسە بۆ ئەوان وەکو تاقانەکانی ئەنفال دروست بکەین، هەم فیلم و بەڵگەی مێژووی دیکۆمنتاریشان لەسەر دروست بکەین و هەم بتوانین پێشانگایەکی شێوەکاریش لە ئاستێکی بەرزە لە ڕێگەی تیمی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کارە هونەریەکان ئەم کارانە بە هاوبەشی لە سەنتەری قەزای کفری و هەرێک لە ناحیەکانی ئاوەسپی و نەوجول و کۆکز و سەرقەڵا نزیکەی 8,000 قوربانی ئەنفالەیە، بەڵام تاوەکو ئێستا جگە لە مەزاری ئەنفال کراوان لە گوندی دێبنەی سەر بە ناحی ڕزگاری سەر بە قەزای کەلار هیچ مۆنومنتێکی دیکە لە کفریدا بوونی نییە. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، کفری. شەوی ڕابردوو ژمارەیەک تیرۆریستی شەڵیان کوساوەتە سەر گوندی دەلەس لە باشووری داقوق کە کەمتر لە کیلۆمەترێک لە سنووری گوندەکانی کاکەیەوە دوورە. تیرۆریستەکان هاوڵاتیەکی عەرەبی دانیشتووی گوندی دەلەسیان ڕفاندووە بە ناوی ساحب عەلی و پیشەی جوتیارە. مژۆڵەکانی داعش لە سنووری ناوچەی کێشە لەسەرەکان دووبارە سەری هەڵداوەتەوە. بە جۆرێک لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لە سنووری داقوق بەهۆی کردەوە تیرۆریستەکانەوە 8 کارمەندی هێزە سەربازەکان بوونەتە قوربانی و 2 هاوڵاتیش ڕفێنراون. تاقیکردنەوەکانی نوێی ساڵی خوێندکاران دەستی پێکرد و لە سنووری قەزای داقوقیش نەبوونی ئامێرەکانی گەرمکەرەوە ئاستەنگی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە. بە تایبەتی لە مەرزی سەرماوسۆڵەیەدا سەبارەت با ڕێکارە خۆپارێزیەکانیش سەرپەرشاری ئیدارەی داقوق ڕای دەگەێنێت. لەگەڵ تیمەکانی تەندروستی هەمانگی باشیان هەیە. تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ لە قەزای داقوق دەستی پێکردووە. 4960 خوێنکار مافی بەشداریکردنیان هەیە کە دابەش کراونەتە سەر 31 قوتابخانە. نەبوونی ئامێرەکانی گەرمکەرەوە لە هۆڵەکانی تاقیکردنەوەدا گرفتی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە. مامۆستایەکیش باس لەوە دەکات بە هیچ شێوەیەک سوتەمەنی دابەش نەکراوەتە سەر قوتابخانەکان و ناچار بوونە لەسەر ئەرکی خۆیان دابینی بکەن. ئێمە هەتاکو دیستاکە حکوومەتی ناوەندەوە حکوومەتی منتوجات هیچ سوتەمەنیەکی نەداوە پێمان. خۆتان زانین گەشت و جێویش جێ و گەشتێکی زۆر سەرمایە لەم کاتەدا لە کاتی تاقیکردنەوەکانی نیوەی ساڵە جێ و زۆر سەرد و زۆر سەرمایە. ئێمە هەتاکو ئیستاکە هیچمان وەرنگرە 2 ساڵە هیچیان نەداومان کتابمان کردە بۆ منتوجات هیچ بە شێوەیەک هیچ سوتەمەنیەک نەدراوە. ئێمە هەڵستیانە وەکو لە حسابی خۆمان هەڵستیانمان سوتەمەنی و نەتمان دابین کردە لە حساب خۆمان بۆ پۆلەکانمان. ژوورەکان زۆر ساردن تاسیری کردووە لە وەڵامدانەوەی ئەسیلەکان. ئێمە هەڵساین بە دابینکردنی هەندێک پارە لە بینی خۆمان و دەستخۆشی لە مامۆستاکانەکەین کاوکارمان بوون و ئێمە داواکاری لە منتوجات پێداسیمان بۆ بکات و لە وەزیری کاربان هەندێک ئامێرمان هەیە ئیش ناکات. ئێمە داوای لێیان کە کارەبا باشکەنەوە. بەڕاستی هۆڵەکانمان زۆر ساردە و ئەویش کاریگەریەکی زۆر هەیە لەسەر تاقیکردنەوەکانمان. داواکارین لە حکوومەت گەرمکەرەوەمان بۆ بهێنێت و ئێمە خۆمان وەکو تەڵەبەکان نەوتەهێنین، بەڵام بەشی ئەوە ناکات هەموو ڕۆژێ هەرێکی بهێنێت لەبەرەوە هەیە حاڵی خراوە هەیە حاڵی باشە بەس ئێمەش وەکو خۆمان ئەهێنین بەس حکوومەت پێویستە یارمەتیەکمان بدات بۆ ئەوەی پێشکەوتتر بینین لە تاقیکردنەوەکانمان و داواکارین ئامێری گەرمکەرەوە بۆ هۆڵی تاقیکردنەوەکان بێنێت چونکە بەڕاستی زۆر ساردە کاریگەری هەیە لەسەر تاقیکردنەوەکان. ماسپاس بۆ مامۆستاکان کە ئامێری گەرمکەرەوەیان خۆیان دابینیان کردووە نەوت دەهێنن و قوتابیەکان هەنێکیان خۆیان ئەهێنن، بەڵام ئێمە داواکارین لە حکوومەت بۆمان دابین بکات و تا بتوانین بە شێوەیەکی باشتر بەڕێ بکەین. سەرپەرشتیاری کارگێڕی داقوق ڕای دەگەیەنێت هەماهەنگی باشەیە لەگەڵ تیمەکانی تەندروستی هاوکات پشتگیری و خوێندکارانی کرد و دەشڵێت لایەنی پەیوەندیدار و ئیدارەی پارێزگا
هاوکارمان نییە سوتەمەنیشی دابین نەکردووە بۆ قوتابخانەکان ئەمڕۆ دوم ڕۆژی تاقیکردنەوەکانی کورسی یەکەم و نیوەی ساڵە بە شێوەیەکی یاسایی ڕابڕێەوە بەبوونەی ئەم نەخۆشیەوە هەندێک ئیجراعات و ڕێنمایی وەزارەتی تەندروستی و پەروەردە هەیە لە هەموو قوتابخانەکانمان جێبەجێ کراوە وەکو کە ماسک و تعقیم و مەسافەی بین مەترێ زیاتر هەبین هەر خوێندکارێک و خوێندکارێکی دیکە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ مراکزی سەحی سنوورەکەمان یعنی هەر حاڵەتێکی نەخوازراوە بێت یان نەخۆشیەک بێت بۆ ماوەی 5 ڕۆژ چاودێری ئەکرێت ئەگەر عراضی زۆر بەقوت بوو ئەوایوە بۆ خەستەخانەکان لەوێ چارەسەرەکەت بەڵام ئەگەر زۆر ئەتیادی بوو بە بەردەوامە بێتە تاقیکردنەوەکان بە گوێرە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی سەرباری دابەزینی پلەکانی گەرما بەڵام تاقیکردنەوەکان دەستی پێکردووە ئامێرەکانی گەرمکەرەوە وەک پێویست نییە لایەنی پەیوەندیدارەکانیش نەیانتوانیوە چارەسەری کێشەکان بکەن هاوکات خراپی دۆخی تەندروستیش هێندەی دیکە کاریگەری دروست کردووە حەمەد ئەڵماس کەناڵی ئاسمانی کەرکووک قەزایی داقووق ژمارەیەک لە کەسوکاری بێسەر و شوێنانی دەریای ئیجە گرتبوونەوەیەکی ناڕەزایان لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر ئەنجامدا داوایان کرد حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە بێن و سۆراخی کەسوکارە ونبووەکانیان بکەن و چارەنووسیشیان یەکلای بکەنەوە کەسوکاری بێسەر و شوێنانی دەریای ئیجە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی شاری هەولێر گرت بوونەوە و داوای بە دواداچوون و یەکلاییکردنەوەی چارەنووسی کەسوکارەکانیان کرد دوو کوڕەزام و بووکیەکەم تیاچوون و ما کوڕەکە ماڵی وێران بوو سەرگەردان بوون و تیاچوون و داواکەم ئەو جەنازانەمان بۆ بنێرن و بۆمان بێنن و داواکاریمان لە هەرسێ سەرۆکاتێکی حکوومەتی هەرێم هەیە کە سۆراقێکی ئەو بێسەر و شوێنانمان بۆ بکەن ئەوە تا دایکە زەروستاوەکان لەوێ بەهانامانەوە بێ بە قوربان لە 21 دوانزەوە ئەوانە هیچ سۆراغێکیان نییە لە ساعت 90 دقیقەیەوە کە دوا پەیوەندیان کردووە شوێنیشیان دیارە لە لۆکیشنیان ناردووە داواکاریم ئەوەیە کە شتێک پەیدا بکەن بە بوون و نەبوونەوە ئەجا ئەگەر ماون هەر پەیدا بێ ئەگەریش نەماون مەیتەکانیان بدۆزرێتەوە بۆمان بنێردرێتەوە کەسوکاری بێسەر و شوێنانی دەریای ئیزە وتیشیان چەندین جارە هانە بۆ لایەنە پەیوەنددارەکان دەبن بەڵام تاوەکو ئێستا هیچ کەس و لایەنێک بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوون حکومەت جوابمان بداتەوە چارەنووسمان بۆ دیاریکە بەڕاستی ئەو خەڵکە هەموو ڕاوە چەند جارەدەی کە جوابمان ناداتەوە داواکاریمان لە هەرسێک سەرۆکاتی حکومەت و پەرلەمان و کە سۆراقێکی ئەو بێسەر و شوێنانەمان بۆ بکەن کە لە 21 دوازدەوە بێ سۆراخن لە سعات 9 شەوە یەختەکان تووشی ڕووداوێک بۆ نقوم بووە لەو کاتێەوە کەسوکارمان هەمویان شوێن بزرن و هیچ سۆراقێکیان لێ نە بە مردووی نە بە زیندوی هیچ سۆراقێکمان دەست نەکەوتووە ئەو منداڵانن بۆ بێنەوە چیدی کە باداک و ڕۆڵان لەبەرێک هەڵ نەگرن با بێنەوە ئەی هاوار تاکەنجین ئەو داک و ڕۆڵە زگیرەدار و بەردان دێخن لە بۆن بێنەوە با بێنەوە جا بە مردووی بی بە زیندوی بی هەر نەبێت باش شوێن و سۆراقیان وە دەرێخی وەک دەربڕینی ناڕەزایی لە بەرامبەر بە دەنگەوە نەهاتنیان ماوەیەک شەقامی 6 مەتری بەردەم ئەنجومەنی وەزیرانیان داخست بەداخەوە ئێمە دوای زیاتر لە 1 مانگ لە چاوەڕوانی و سەردانی سەرۆکی پەرلەمان و فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و جگە لە ئەنجامدانی پشکنینی DNA لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان هیچ هەوڵ و هەنگاوێکی کردەی ترمان نەبینی لەلایەن حکوومەتی هەرێم داواکارین چیتر خەمسار نەبن لە ئاسکەیسی ڕۆڵە بێسەر و شوێنبووەکانمان و هەوڵەکانی خۆتان بخەنەگەر بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە و سۆراغی ڕۆڵەکانمان بکات لە ڕێگەی کۆنسولخانەی یۆنان لە هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق باڵیۆزخانەی یۆنان لە عێراق باڵیۆزخانەی عێراق لە یۆنان بەڕێوەبەری کارژێڕی ئەنجومەنی وەزیران یاداشتی کەسوکاری بێسەر و شوێنانی دەریای ئیزەی وەرگرت و بەڵێنی وەڵامدانەوەشی پێدان بەدڵنیاییەوە ئەو پەیامە وەکو خۆی دەگاتە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە ئەنجامەکەش ئاگادارتان دەکەینەوە لە ڕۆژی 21 دوازدەی ساڵی ڕابردوو یەختێک لە دەریای ئیزە پەچی کەوت و ژێر ئاو کەوت لە ئەنجامی ئەم ڕووداوە لە کۆی 7 کۆچبەر تەنها 13 کۆچبەر ڕزگاریان بوو لەو 57 کەسەی بێسەر و شوێنن زیاتر لە 30 کەسیان خەڵکی هەرێمی کوردستانن کەسوکارەکانیشان چەندین جارە
داوا دەکەن لە حکوومەتی هەرێم و وڵاتی یۆناان و لایەنە پەیوەنددارەکان سۆراغی کەسەون بووەکانیان بکەن و چارەنووسیان یەکلایی بکەنەوە. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. وەک چاڕوان کرابوو دوای پەسەندکردنی یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق چوارچێوەی هەمانگی کۆبوونەوە و هەڵوێستی خۆیان لەبارەی پرۆسەی سیاسی ڕاگەیاند و داوایان کرد سەرجەم لایەنەکان لە حکومڕانی بەشداری بکەن و هیچ لایەنێک پەراوێز نەخرێت چونکەوە کاریگەری خراپی بۆ سەردۆخی سیاسی و ئەمنی وڵات دەبێت. سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوە و دوایین پێشاتەکانی پرۆسەی سیاسی عێراقیان تاوتوێ کرد و ڕایان گەیاند دژی پەراوێزخستنی لایەنەکانن لە عێراق و باوەڕیان وایە پەراوێزخستن زیانی گەورە بە عێراق گەیەنێت بۆیە پێویستە لایەنەکان بەشدار بن لە حکومڕانی و لەسەر سەرۆکوەزیرانی داهاتوو بگەنە ڕێککەوتن. چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ئەمڕۆ لە ڕاگەیەنراوێکدا باسی لەوە کردووە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەتەوە و لەبارەی دۆخی سیاسی وڵات گفتوگۆیان کردووە هەروەها جەختیان کردوتەوە لەسەر پرۆژەکەیان بۆ بەشداریکردن لە بەڕێوەبردننی وڵات بۆ قۆناغی داهاتوو دژایەتیکردنی پەراوێزخستنی لایەنەکان چونکە پەراوێزخستن کاریگەری لەسەر گەل و وڵات دەبێت ئاماژە بەوەش کراوە نابێت وڵات لەوە زیاتر بخرێتە ناو کێشە و قەیرانەوە و دەبێت کار بکرێت بۆ خزمەتی هاوڵاتیان ئەویش لە ڕێگەی دیاریکردنی سەرۆکوەزیران بە ڕێککەوتن و پێدانی بەرکەوتەی هەڵبژاردن بە هەر لایەنێک کە دەیەوێت بەشداری حکوومەت بکات بۆیە داواکەن لایەنەکان بێن بەدەم پرۆژەکەیانەوە و کار بکەن بۆ دوورخستنەوەی عێراق لە هەر مەترسی و ئاستەنگیەکی ئەمنی چاوەڕوان کراو. سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەشڵێن پێویستە ڕێز لە فرەیینەتەوەی و ئاینی بگیرێت و نابێت پێکاتەیەک لاواز بکرێت لەسەر حیسابی پێکاتەیەکی دیکە چونکە نائارامی دروست دەکات بۆیە ئەوان لەگەڵ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و حکوومەتی زۆرینەن بەڵام نابێت ئەو حکوومەتە لەسەر حیسابی یەک پێکاتە بێت هەروەها نابێت ئەو لایەنانەی زۆرترین دەنگیان هێناوە پەراوێز بخرێن و ناچار بکرێن ببن بە ئۆپۆزیسیۆن یاخود بایکۆتی پرۆسەی سیاسی بکەن. ئەمەش لە کاتێکدا لە پاش ڕەتکردنەوەی تانەی سەریەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەگەڕێنەوە بۆ دۆخی ئاسایی خۆیان و وادە دەستوریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار و ڕاستپاردنی سەرۆکوەزیران دەبنە نەخشە ڕێگای قۆناغی داهاتوو. لە پاش چەسپاندنی زۆری نەش لە نێو پەرلەماندا لە ئێستادا لایەنە ڕکابەرەکان ڕێگاچارەی بەردەمیان شکاندنی نیسابی زۆرینەی زۆرە کە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستە بەڵام تا ئێستا لایەنەکانی چوارچێوەی هاو ئاهەنگی باسییان لەوە نەکردووە هەنگاوی داهاتویان چییە بێت هاوکات لەگەڵ ڕاگەیاندنی بڕیارەکەی دادگاشدا مختەدا سەدر لە وتارێکی تۆمارکراودا لە شێوەی گفتوگۆی نهێنی و وردەکاری دانوستانەکانی خۆی لەگەڵ لایەنە شیعەکان بڵاو کردەوتیدا پێداگیری کردووە لەسەر واڵاکردنی دەرگا بۆ لایەنە شیعەکان بە مەرجی دوورکەوتنەوە لە مالیکی سەدر لە سۆنگەی براوەوە بانگێشی ڕکابەرەکانی کات لەگەڵی دابەشدار بن لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی و پێداگیریشە لەسەر ئەوەی لە ناو شیعە و سوننە و کورد دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەبن ئەمەش پێشهاتێکی نوێیە لە نێو پرۆسەی سیاسی عێراق. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ. مژدا ئێستا دەتوانن پێداویستەکانی ڕۆژانەتان بە هەرزانترین نرخ و کوالیتی بەرز لە هەرزان بازاری ماشەئەڵڵا لقی چوارەم دەستەبەر بکەن. هەرزان بازاری ماشەئەڵڵا لقی چوارەم لە کەرکووک گەورەترین و باشترین و گونجاوترینە بۆ ئێوەی خۆشەویست. تەنیا جارێ سەردانمان بکەن دەبنە کڕیاری هەمیشەییمان چونکە چەندین دیاری گرانبەهامان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە. تیر و پشکی هەرزان بازاری ماشەئەڵڵا لقی چوارەم لە ڕۆژی پێنجشەممەوە 3/2/2022 ئەنجام دەدرێت. چاوەڕوانی سوپرایزی گەورە بن کڕیاری بەڕێز پەلە بکە و بەرەو ئەم بازارە بەڕێ بکەوە. هەرزان بازاری ماشەئەڵڵا لقی چوارەم کەرکووک بازاری ڕزگاری بەرامبەر کۆڵانی مزگەوتی شافعی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن 0971 330 0050 0951 065 58 53